سڵاو هاورانم کاتتان باش بەخێر بێنەوە بۆ کەناڵەکەم هیوادارم زۆر باش بن. دوای دابڕانێکی زۆر گەڕامەوەلاتان بە ڤیدیۆیەکی نوێ. لەم ڤیدیۆم باسی کۆچکردنەکەین بۆ کەنەدا لە ساڵی 2025 و وەڵامی پرسیارەکانتان ئێینەوە لەبەرەوەی پرسیارێکی زۆرم بۆ هاتۆ لە سۆشیال میدیا لەسەر کۆچکردن بۆ کەنەدا. و جگەلەوە حەزەکەم لە کۆتایی ئەم ڤیدیۆ باسی ناوەڕۆک و پلانەکانی ساڵی 2025 بکەم بۆ کەناڵەکەم لە یوتیوب و بیریشت نەچە سەبسکرایبی کەناڵەکەم بکەیت. اینجا لەگەڵم بن لەم ڤیدیۆیە. چۆن بگەم بە کەنەدا لە ساڵی 2025. بۆ ئەو کەسانی کە ئاگادار نین، لە ساڵی 2024 گۆڕانکاریەکی زۆر کراوە بەسەر سیستەمی کۆچ و کۆچبەران لە کەنەدا. حکوومەتی کەنەدا زۆر ڕێگاکانی زۆر قورس کردووە و قبولی ڤیزەی زۆر قورس کردووە، تەنها بۆ خەڵکی عێراق نییە بەڵکو بۆ خەڵکی هەموو وڵاتانی ترە. زۆر بە ئاسانی ڤیزە نایەت. بۆ 2025 خوێندن ئەبێتە باشترین بژاردە، بەڵام بە چەند مەرجێک، ئەوە نییە کە لە خۆت و کۆلێژێکیان زانکۆیەک هەڵبژێری. بۆ وەڵامی پرسیارەکەتان، خوێندن باشترین بژاردەیە بۆ ساڵی 2025 بۆ ئەو کەسانەی ئەیانەوێت کۆچ بکەن بۆ کەنەدا. پرسیاری دووەم: ئایا ڤیزەی گەشتیاری لە ئێستادا وەستاوە بۆ خەڵکی عێراق؟ بە دڵنیاییەوە نەخێر. خەڵکێکی زۆر ڕەفز وەرەگرێت. ئەتوانم بڵێم ڕێژەی وەرگرتنی ڕەفز زۆرە، بە تایبەتی دوای مانگی 5 و 6 ساڵی 2024 خەڵکێکی زۆر ڕەفز وەرەگرێت. هەرچەندە کە هەموو بەڵگەنامەکانیان هەیە و هەموو شتەکانیان تەواوە، بەڵام هەر بە هۆکاری نابەجێ ڕەفزیان بۆیێتەوە. بەڵام خەڵکی زۆریش هەبووە قبولی بۆ هاتۆتەوە. بە هیچ جۆرێک ڤیزەی گەشتیاری بۆ خەڵکی عێراقیان بۆ هەر وڵاتێکی تر لە ئێستایان نەوەستا و بەردەوامە. پرسیاری سێیەم: بۆ کەسێکی خێزاندار لە کوردستان باشترین و ئاسانترین ڕێگە چیە بۆ گەشتن بە کەنەدا لە ساڵی 2025؟ گەر خێزانداری باشترە بە تەنیا سەرەتا تەقدیم بکەیت، ئەگەر دووسێ مناڵەتێ یەک مناڵ لەگەڵ خۆت دابنێ، دوای ئەو کە ڤیزەکەت بۆ هاتەوە ئەنجا تەقدیم کە بۆ خێزانەکە، بۆ هاوسەرەکەت و مناڵەکانی ترت. هەرچەندە ئەگەر تۆ بە تەنیاش تەقدیم بکەی، گەرەنتی ئەوەت نایەتێ کە تۆ ڤیزەکەت یێتەوە. زۆر کەسە بۆ کە خۆم یارمەتی میاون یا خۆم تەقدیمی ڤیزەم بۆ کردوون، خێزاندار بووە یەک کەسیان تەقدیمی کردووە یان بە تەنیا تەقدیمی کردو، هەر ڕەفزیشی بۆ هاتۆتەوە. هۆکارەکەشی ئەوە بووە کە ئەو کەسە هیچ کەسێکی نییە، هیچ بەرپرسیارەتەیەکی نییە لە کوردستان بۆیە ناگەڕێتەوە. ئەم هۆکارە بۆتە هۆکارێکی زۆر باو بۆ ڕەفزدان کە هەرچەنە لەوانەیە ئەو هۆکارە شمولی تۆ نەکات. بۆ خێزان هەر باشترە بە تەنیا تەقدیم بکەیت و ئەگەر خێزانداری تۆ کەسێکی بڕوانامەی بەکەلۆریۆست هەیە، باشترە هەوڵی ماستەر بیت یان هەوڵی کۆلێژی 2 ساڵی بیت، بەڵام ئەو کۆلێژی کە حکوومەت بۆتی دیاری کردووە، نەک لە خۆتەوە بچیت هەر شتێک خۆت بە دڵت بێ بیخوێنی. ئێستا لە ڤیدیۆکانی داهاتوو باسی یەکەم خوێندن زۆر مەرجی بۆ دانراوە و بۆ خێزانیش هەر خوێندن باشترین شتە. تەنها ئەوەی ئەگەر لایەنێک سپۆنسەرت کات، ئیشێکی زۆر باشت دۆزی بێتەوە و کاتەتوانی بە ڤیزەی کار تەقدیم بکەیت، بەڵام بۆ گشتی بۆ وەڵامی پرسیارەکەتان خوێندن بژاردەیەکی گونجاوە. ئایا لە ئێستادا ڤیزەی کار وەستاوە بۆ کارمەندی بیانی؟ یاخود حکوومەتی کەنەدا ڤیزەی کار نادا بە کارمەندی بیانی؟ بەڵێ لە ئێستا ئەو ڤیزەی وەستاوە. وەڵام هەواڵەکە ڕاستە، بەڵام هەموو کارێک ناگرێتەوە. ئەو سەکتەرانەی کە حکوومەت پێویستی بەدەستی کارۆک و سەکتەری کشتتوکاڵ و سەکتەری تەندروستی و هەندێک سەکتەری تر هەیە، لە ڤیدیۆکانی داهاتوو باسی یەکەم ئەو سەکتەرانە ناگرێتەوە. بەگشتی ئەو کارانە ئەگرێتەوە کە خەڵک تەقدیمی ڤیزەی کاری پێیەکاتەوە. پرۆسەکەیان تۆزە ئالۆز کردووە بۆ ئەوەی حکوومەت هەوڵی ئەوە بدات ئامۆژگاری خاوەنکارەکان بکات کە خەڵکی کەنەدا وەربگرن، خەڵکی ناو کەنەدا وەربگرن، نەک کارمەندی بیانی. پرسیاری پێنجەم: ئایا زانینی زمان شەرتە بۆ گەشتن بە کەنەدا لە ساڵی 2025؟ لە ڤیدیۆکانی پێشوش نەکدات و لە ڤیدیۆکانی پێشوش باسم کردووە، زانینی زمان ساڵ بە ساڵ ئەبێتە مەرجێکی قورستر بەسەر پەنابەرانەوە. ئێستا حکوومەتی کەنەدا بۆ هەر ڤیزەیە کە تەقدیمەکەی پێویستە زمانی ئینگلیزی بزانیت، بای ئەوە بزانیت کە بتوانیت قسەی پێ بکەیت.
پێشتر زۆر گرنگ نەبوو، خەڵک زۆر بە ئاسایی هاتە کەنەدا بە ڤیزەی گەشتیاری، هیچ پرسیارێکیان لێ نەکرد و تەنها ئەیوت بۆ گەشتیاری هاتوویان، هەر وەڵامیشیانی نەئەوە کارمەندەکان با بڵێ ئۆفیسەرەکان. بەڵام ئێستانە لە بەشی کۆچ و کۆچبەران پێڵێن بەشی ئیمیگریشن لە ناو فڕۆکەخانەی وڵاتی کەنەدا پرسیارت لێکەن بە زمانی ئینگلیزی و بێ بە زمانی ئینگلیزیش وەڵام بیتەوە. زۆر کەس هەبووە نەیان هێشتۆ بچێتە ناو خاکی کەنەدا لەبەرەوەی هیچ پلانێکی نەبووە و نەیتوانیوە وەڵامی پرسیارەکانیان بیاتەوە بە زمانی ئینگلیزی. بۆیە ئەگەر پلانت ئەوەی لە 2025 یان ساڵی 2026 کۆچ بکەی بۆ کەنەدا، هەڵبیرە لە ئێستاوە پەرەبی بە زمانی ئینگلیزی. دەربارەی ڤیزەی گەشتیاری و مۆندیالی ساڵی 2026 کە لە وڵاتی کەنەداوە بەڕێوە ئەچێت. ئەزانم ئێستا زۆر کەس پرسیاری ئەوە ئەکەن باشە ئەگەر مۆندیال بەڕێوە بچێت و وڵاتی کەنەدا پێویستە ڤیزەی گەشتیاری بیا بە خەڵک بۆ ئەوی بتوانن بێن سەردانی وڵاتی کەنەدا بکەن. بەڵام ئاگادار بن، لە ئێستاوە پلان دڵنیام حکوومەتی کەنەدا پلانێکی وا دائەنێ کە بە ئاسانی ڤیزە نایەت بە خەڵکی هەندێک وڵات، لەبەر ئەوەی وڵاتی عێراق و هەندێک وڵاتی تر ئەتوانن داوای مافی پەنابەری بکەن و خۆیان ڕادەستی حکوومەتی کەنەدا بکەن. ئەم وڵاتانە لەوانەیە ڕێژەیەکی کەمتریان ڤیزەی گەشتیاری وەرگرن بۆ 2026 بە بەراورد لەگەڵ وڵاتانی تر. ئەگەر لە ئێستاوە پلانی ئەوە هەیە ڤیزەی گەشتیاری تەقدیم بکەیت بۆ ئامادەبوونت لە مۆندیالی ساڵی 2026 لە وڵاتی کەنەدا، لە ئێستاوە دووسێ شت هەیە تکایە ئامادەیان کە بۆ ئەوەی چانسی وەرگرتنت باشتر بێت. یەکەم حسابی بانقی، لە ئێستاوە حسابی بانقی دروستکە و هەڵبیە حسابەکەت ئەژمارەکەت چالاک بێت و بتوانی مانگانە بڕە پارەیەک لە ناو حسابەکەت دانیت. ئەمە یەک. دووەم، پشتگیری کارت ئەوێت پێویستە کارێک بدۆزیتەوە تا ئەو کات بەلایانی کەم ساڵێک بێت بۆ ئەوی بتوانی کە بیسەلمێنی تۆ لایەن باری داراییت باشە ئەتوانی سەفەرەکەت بکەیت و خۆت مەسروفاتی خۆت بکەیت. جگە لەوەش زمانی ئینگلیزی دیسان ئەیڵێمەوە لە فڕۆکەخانە پرسیارت لێ ئەکەن وەکو پێشوو نەماوە یەکسەر پێت بڵێن فەرموو بەخێربێی بۆ کەنەدا، پرسیارت لێ ئەکەن هەرچەنە کە تۆ پلانت هەیە بی بۆ گەشتەکە لەبەر مۆندیال، بەڵام دڵنیا بە پرسیارت هەر لێ ئەکەن ئەگەر زۆر باوەڕت پێ نەکەن لەوانە نییە بهێلن بچیتە ناو خاکی کەنەدا، لە ئێستاوە پەرەبیە بە زمانی ئینگلیزیەکەت. پرسیاری شەشەم، لە ڕێگەی کردنەوەی بزنس دەتوانم بێم بۆ کەنەدا و خۆم و خێزانەکەم و مناڵەکانیشم لەگەڵ خۆم بێنم. کردنەوەی بزنس بۆ ئەو کەسانەیە کە باری داراییان باشە، کردنەوەی بزنس لە 100,000 دۆلارێکەوە دەست پێکە، 100,000 دۆلاری ئەمریکی، و بۆ کردنەوەی بزنس پرۆسێکی دوور و درێژە، بەڵام بەڵێ ئەتوانی خێزانەکەت و مناڵەکانت لەگەڵ خۆت ببەیت کە تۆ بڕەپارێکی زۆر باشت هەبێ و بڕەپارێکی باش لە وڵاتی کەنەدا سەرف بکەیت بە دڵنیاییەوە ڤیزەت ئێنێ یا ڤیزەی کارت ئێنێ یان ئەتوانی تەقدیمی ئیقامە هێنیشەیی بکەیت. بەڵام لێرە شتێک هەیە، ڤیزەی بزنس با بڵێ ڤیزەی کار یاخود ڕێگەی گەشتن بە کەنەدا لە ڕێگەی بزنسەوە کردنەوەی بزنس بۆ هەموو جۆرە بزنسێک، لەم ڤیدیۆ ئەیڵێم دیسان بۆ هەموو جۆرە بزنسێک ئەبێت ئەو کەسێک کە خاوەن بزنسەکەی لە کوردستان زمانی ئینگلیزی بزانێت و تاقیکردنەوەی ئایڵسیان لێت ئەوێت. تەنها لێت داواکراوە کە لە 5 بەرەوسەرەوە بێنیت لە ئایڵس جۆری جەنەڕەل ترێنینگ، کەواتە تۆ بە هیچ جۆرێک ئەگەر ملیۆنێک دۆلاری شت هەبێت نەتوانی تاقیکردنەوەی ئایڵس جۆری جەنەڕەل ترێنینگ ئەنجام بیت، ئەوە زۆر زەحمەتە ڤیزەت بێنە یان ئەپلیکیشنەکەت قبول ناکەن. جگە لەوە بەڵێ ئەتوانی طبعاً تۆ هەموو پارەی بە کەنەدا یاخوا ڤیزە شت نێنێ، بەڵێ ئەتوانی. پرسیاری حەوتەم، ئایا ئەتوانم لە ڕێگەی ڤیزەی گەشتیاری بزنسەوە بگەم بە کەنەدا و خۆم ڕادەستی حکوومەت بکەم یان داوای مافی پەنابەری بکەم؟ بڵێ بە دڵنیاییەوە ئەتوانیت، بەڵام وەکو پێشتریش لە ڤیدیۆیەکم باسم کردوتم ئەم ڕێگای ئێستا خەڵک ڤیزەی پێوەرەگرێ، بەڵام لە داهاتوودا ئەم ڤیزەیە نامێنێ. لە ئێستا ئەگەر بزانن تۆ خاوەن بزنس نیت لە کوردستان، ئەگەرێکی زۆر هەیە ڤیزەکەت ڕەفز بێتەوە و بڵێ ئەتوانی بگەیتە کەنەدا و داوای مافی پەنابەری بکەیت، بەڵام بۆ وەرگرتنی ڤیزەی گەشتیاری بزنس تکایە تەنها ئەو کەسانە تەقدیم بکەن کە بزنسێکیان هەیە بە ناوی خۆیانەوە لە کوردستان و بەتەمان یان پلانی ئەوەیان هەیە یاخود بیستەلمێنن کە بەتەمان بزنسێک بکەنەوە لە کەنەدا و ئەیانوێت بەس بن بۆ گەشت، بۆ گەشتێکی ماوەکەی کاتیە.
بەڵام بۆ وەڵامی پرسیارەکەتان بەڵێ ئەتوانن تەقدیمی مافی پەنابەری بکەن یان خۆتان ڕادەستی حکوومەت بکەن. ئەم پرسیارش زۆر دووبارە ئەبێتەوە ئەگەر من تەقدیمی ڤیزەی خوێندن بکەم، کۆرسێک وەربگرم، پارەی کۆرسەکەم بیەم، بەڵام دوای ئەوە کۆرسەکەم کانسڵ کەمەوە بچم خۆم ڕادەستی حکوومەت بکەم ببم بە پەنابەر، ئایا پارەی کۆرسەکەم لێ ئەڕۆتیان نە؟ زۆربەی کۆلێژەکانی کەنەدا لە حاڵەتێک پارەی کۆرسەکەت ئێنەوە یاخود پارەی ئەو بەشە ئێنەوە کە تۆ تەقدیمت کردویان ئۆفەرت لێ هێناوە قبوڵت لێ وەرگرتووە لە حاڵەتێک کە ڤیزەکەت ڕەفز بێتەوە. ئەگەر بزانن تۆ ڤیزەکەت ڕەفز نەبۆتەوە لەناو کەنەدای، ئەتوانم بڵم لە 95 حاڵەتەکان پارەکەت ئەڕوە پارەکەت نایەنەوە. بەڵام لە حاڵەتێک کە تۆ ڤیزەکەت ڕەفز بۆوە، ئەو کاتە تۆ وێنەی ڕەفزی ڤیزەکەت ئەنێری بۆیان و ئەوانیش بەشێکی زۆری پارەکەت ئێنەوە، یاخود ئەتوانی کۆرسەکەت دواخەی بۆ تێرمێکی تر یان بۆ مانگێکی تریان چەند مانگێکی تر، اینجا ئەتوانی دیسان تەقدیمی ڤیزەی خوێندن بکەیتەوە، بەڵام بڵێ پارەکەتان لێ ئەڕوە. هاوڕێیان لە کۆتایی ئەم ڤیددیۆ ئەمە هەندێک هەواڵی تازەتان بۆ باز بکەم لەسەر سیستەمی کۆچ و کۆچبەرانی کەنەدا. یەکەم، ڤیزەی کار وەکوتم لە ئێستادا ڤیزەی کار وەستاوە بۆ ئەو کارانەی کە کارمەندی بیانی وەرەگرێت، تەنها ئەو سێکتەرانە دەبێت کە حکوومەت پێویستی پێێتی. دووەم، خوێندنی کۆلێژی 2 ساڵی دیپلۆما، مانای ئەوە نیە تۆ ئەتوانی بمێنیتەوە ئەبێ بگەڕێتەوە وڵاتەکەی خۆت، تەنها ئەو بەشانەی کە حکوومەت دایناوە ئەتوانیت لەو بەشانە بخوێنیت. لە ڤیددیۆکی تر باسی یەکەم ئەنجا ئەتوانیت بمێنیتەوە، ئەگینە ئێستا ئەو بژاردەی مانەوەیە نەماوە بۆ قوتابی بیانی. وەسێیەم، سپۆنسەری 5 کەسی، پرۆگرامی سپۆنسەری 5 کەسی لە ڕێگەی کەنیسە یاخود لە ڕێگەی IOM وەستاوە، هیچ ئەپلیکیشنێکی تازە کەیسێکی تازە وەرناگرن. وەجگە لەوەش پرۆگرامی ئەتلانتیک پایلۆت پرۆگرام وەستاوە کە پێشتر ئەتوانی ئیشێک بدۆزیتەوە و سەفەر بکەی یان کۆچ بکەی بۆ یەکێک لەو هەرێمانی کە دایانناوە، ئەو پرۆگرامەش وەستاوە. وەجگە لەوەش حکوومەت پلانی هەیە کە ملیۆنێک پەنابەر لە کۆتایی ساڵی 2025 بگەڕێنێتە وڵاتەکانی خۆیانیان ئەبێ وڵاتی کەنەدا بەجێبێلن. ئەو شۆڵامەکە نیوە ڕاستە و نیوەی ڕاست نییە. لە ڤیددیۆکانی داهاتوو هەر کاتێک کە هەواڵەکە پشتڕاست کرایەوە لە ڤیددیۆکانی داهاتوو باسی یەکەم. پێش ئەوەی بڕۆم بیرم نەچێت، لە ساڵی 2025 زیاتر باسی گەشتن ئەکەین. ناتوانم بڵێم گەشتن، ئەتوانم بڵێم خوێندن و کارکردن لە وڵاتی ئوسترالیا و هەروەها لە وڵاتی ئەمریکا، چۆن بتوانیت کارێک بدۆزیتەوە لە وڵاتی ئەمریکا و گرین کارتی پێوەرگری. ئەوش پرۆگرامێکە دوای باسی یەکەین. جا لە ئێستا هاتمە کۆتایی ڤیددیۆکەم، هەتا ڤیددیۆیەکی تر و بابەتێکی تر لەسەر وڵاتی کەنەدا خواتان لەگەڵ و سەری ساڵی تازەتان پیرۆز بێ و هیوادارم هەر لە خۆشیدا بن و خواتان لەگەڵ.